بمعنای خراب نایە تاقیکردنەوە و زۆر کەس لێی دەرناچێ چۆن ئافرەت تاقیکردنەوەی بۆ پیاوە بۆ نمونە یەکێکی وەکو منەسە من خێزانمەیە باشە کچمەیە خوشکمەیە دایکمەیە پورم هەیە لە دایکمەوە پورم هەیە و لە باوکیشمەوە پورم هەیە باشە نەنک و باپیریشەوە وەفاتیان کردووە بەس بەسیطترین بەشی ئینسان کە ڕەبت بێ بە ژنەوە بە 4 جۆر ژنەوە ڕەبتە ئەگەر بەرزترین بەشی بێ بە 7 جۆر ژنەوە ڕەبتە ئەم ژنانە چۆنە بن بە فیتنە بۆ تۆ یعنی مەبەسیەوە ئیتر ژن سەری تۆکە بە قوڕان نەخێر تۆ توانی بەهۆی ئەم ژنەوە بچیتە بەهەشت ئەتوانی بەهۆشیەوە بچیتە جەهەنەم بۆ نمونە ئەگەر کچی خۆم خێزانی خۆم دەسەڵاتم هەبێ بەسەریانە بیان پارێزم شەرعیان بەسەرا تەطبیق بکەم بەهۆیان وەچمە بەهەشت پێغەمبەر صلی الله علیه و سلم دوو کچ بەخێوکە لە بەهەشتا لەگەڵ منی ئاوە یعنی پلەدەوەنە نزمترە لە من یاخود ئەوەندە دووری لە منەوە دوو کچ بەخێوکە بە شەرەف و حیا و حورمەت و دینەوە ئەمە بوو بە فیتنەیەک بۆت تاقیکردنەوەیەک بۆت کە لێی دەرچووی بۆ بەهەشت بەعکسەوە مەفهومی مخالفەی حەدیثەکە وەرگرە دوو کچ فاسیدکە لاڕێیان کە بەرەڵایان کە بەهۆیانەوە ئەچیتە جەهەنەمەوە باشە لەگەڵ ئیبلیس و لەگەڵ ئەبوو جەهل وانە ئاوای ئەوە دەرنەچووی لە فیتنەی ژنان و چیتە جەهەنەمەوە ئاوا فیتنەیە بۆت وەکو چۆن ژنێکیش منداڵێکی کوڕی هەیە بە جوانی بەخێوی کە بیکاتە پیاوێکی دیندار و ڕاست و ڕازگۆ ئەبێ بەهۆی چوونە بەهەشتی دوعای خێری بۆ کە کردارە خێرەکانی بۆی ڕۆ پێچێتە بەهەشتەوە ئەوە فیتنەکەیەتی لێی دەرەچێ و تاقیکردنەوەکە بەرەو بەهەشتیە بە سەرکەوتووە بێ ئەگەر بە فاسیدی پەروەردەیکا بیکاتە پیاوکوژ و دز و جەردە دواترش بێتە سەرۆکی وڵات و ئەوەش بڵاو کاتەوە ئەوە بۆ خۆی بۆیە بە فیتنە بۆ قەبرەکەی و جەهەنەمی قوڵترە کات و دەرناچێ لەو تاقیکردنەوەیە ئەمە مەسەلەی فیتنەیە فیتنە یعنی تاقیکردنەوە تۆ پیاو بە گشتی زۆرترین تاقیکردنەوەکەی لە ژنایە و ئەو تاقیکردنەوەی زۆرترین پیاوە باتە جەهەنەمەوە تاقیکردنەوەی بە ژنان کە ناتوانێت لێی دەرچێ بۆ نمونە ژنەکەی ناتوانێت وا لێکە شایستەی بەهەشت بێ ئەمە تاقیکرایەوە پێی و دەرنەچوو لێی و بۆ جەهەنەمە ڕوا کچەکەی وان لێ نەکرد پوری نەیتوانی دایکی نەیتوانی دایکی لە دوو سەرەوە بە فیتنە بووی سەرێک کە عقوقیەکە خراپە بێ لەگەڵی و سەرێکیش کە ناتوانێت کاروباری دین و ئەو بابەتانەی ڕاگرێ و با بڵێن ئامۆژگاری بکات جا بۆیە ئەبەم شێوە فیتنە